یاریەکانی هەفتەی نوێم و کۆتایی قۆناغی کۆمەڵەکانی خولی نایبی عێراق بۆ ئاستی لاوان هەولێر لەسەر یاریگای خۆی لە یاریەکی چارەنووساز میوانداری قاسمی کرد. لاوانی هەولێر بەهۆی ئەوەی پێویستیان بە سەرکەوتن بوو بۆیە فشاری تەواویان خستە سەر تیپی میوان، بەڵام جیاواز لە یاریەکانی ڕابردوو یاریزانانی تیپەکە نەیانتوانی سوود لە هیچ دەرفەتێک وەرگرن بۆ گۆڵ تۆمارکردن. بە پێچەوانەوە لە هێرشێکی هەڵگەڕاوە کەڕار عەلی بە ئاسانی بەنێو بەرگریکارانی هەولێر تێپەڕ بوو، گۆڵ یەکەمی بۆ قاسم تۆمار کرد. عەلی کاروان خەریک بوو ئەنجامەکە یەکسان بکاتەوە، بەڵام تۆپەکەی ڕێگای ستونی کرد. لە نیوەی دووەم تیپی لاوانیانەی هەولێر دەرفەتی هێندە ئاسانی بۆ گۆڵ تۆمارکردن بۆ دەڕەخسا کە چاوەڕوانی ئەنجامی گەورەی لێ دەکرا، بەڵام سەرجەم هێرشەکانی بە ئاسانی بەهەدەر دەدا. لە بەرامبەردا تیپی میوان بە هێرش هەڵگەڕاوەکان مەترسیدار بوون. عەلی کاروان بە لێدانی ڕاستەوخۆ لە خولەکی 89 گۆڵی یەکسانی بۆ هەولێر تۆمار کردەوە. ئەنجامەکە گۆڕانکاری زیاتری بەسەردا نەهات و یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. ڕاستی ئەمە هەندێک یاریزانمان نەقز بوو ئەمڕۆکە بەهۆی پێکانەوە یا بەهۆی کارتی سوورە نەیانتوان یاری بکەن، بەڵام زۆربەی یاریزانەکانیشمان بە حکمی ئەوەی لەگەڵ هەڵبژاردە عێراق بەشداری مەشقەکانیان دەکرد لە ڕووی جەستەییەوە زۆر خراببوون، بۆیە ئەو یاریە کە ئێمە هێرجی چاوەڕێ ئەو ئاستەمان ندەکرد کە بەو شێوەیە دەربکەون. احنا تعرف ما نلعب كرة قدم، احنا بالنسبة لنا ما نفكر بالصعود أكثر مما نفكر نعد جيل للخط الأول، يعني احنا فريق الشباب مخلينا رافد للخط الأول وفترة إعدادنا قصيرة، واحنا تعرف احنا بالقاسم أو محافظة بابل بالأجمع ملاعبنا عشب الصناعي، يعني لاعبينا متعودين يلعبون بعشب الصناعي، هاي ثاني مباراة يلعبون بعشب طبيعي، والحمد لله والشكر قدرنا نجار الفرق ونتيجة إيجابية أعتبرها، يعني أنت بأربي تعادل أربي الحمد لله. بەمەنجامە تیپی لاوانیانەی هەولێر نەیتوانی سەرکەوێت بۆ قۆناغی کۆتایی و لە ڕیزبەندی سەیانەکەی پێشەوەی کۆمەڵەکەی بێت. هەولێر لە کۆی ئەو نۆیاریەی ئەنجامیدا 3 سەرکەوتن و 5 یەکسانی و شکستێکی هەبوو، بووە خاوەنی 4 خاڵ. قاسمیش هاوشێوەی هەولێر سەر نەکەوت بۆ قۆناغی کۆتایی و بووە خاوەنی 12 خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.